ئێمە بە کۆی گشتی کە باس لە کوشتنی ژنانەکەی نەزانی کە توموتیژی زۆرە لە ناو هەرێمی کوردستان هەر بە کۆی گشتی توموتیژی بەرامبەر بە ژنان زۆرە و بە تایبەتی لە لای ئێمەش ڕاستە ئەمە یاسامان هەیە بۆ ڕوبڕبوونەوەی توموتیژی خێزانی یاسامان هەیە بۆ ئەوەی کە کەسێک داوانێک بکە بکوژرێ ئەوە حکوومەکەی ئەدامە بەڵام هەموو ئەمانە تەسیر ناکاتە سەرەوە خێزانانەی هەتا ئێستا ژن بە شەرەفی خۆیان نەزانن مادەم ژن بە شەرەفی خۆیان نەزانن لەبەرەوە ئەو حەقە ئەیەن بخۆیان کە شەرەفیان لە کەدار نەبێ ئێمە ئەکەنەوە وەسیلەیەک بە هەر شێوەیەک بێ ئەگەر بابەتێک ڕەنگە ئێمە بڵین ڕاستە هەموو کەس هەڵاکە هەڵەکانیش قابلیەوەی لی خۆش بێ قابلیەوەی چارەسەر بکرێ بس قابلیەوە نیە کە تۆ بکوژرەی لەبەرەوە ئەمە کۆمەڵگامان ئێشتا ئەوەندە ڕۆشن بیر نەبوو بەرامبەر بە ژنان و بە من بە شەرەف تێ بگە پێویستمان زۆرمان ماوە پێویستمان بەوەیە تەوعیە زیاتری خەڵک بکرێ پێویستمان بەوەی یاسا زیاترە و کەسانەی کە بە کوژی ژنن بیانگرێ و بیاناتباتە دادگا و هەم کە بە دوای دلیلی شاگەڕن زۆربەی زۆری و کەسانی کە ژنەکانە کوژن ئەوەندە بە زیرەکانەی کوژن دادگاش ناتوانێت ئەو دلیلانەی دەست بکەوێت لەبەرەوە قورسە ینی ئەمە بەردەوامە لە هەرێمی کوردستانە و با مانگانە و بە هەفتانە و بە ڕۆژانش دووبارە ئابێتەوە گرنگە بۆی کەوە کۆڵین ئەڵین کێمە دلیلەکان زۆر بن زۆر حتا ئەو لێ کۆڵینانن لەسەر کوشتنی ژنێکەکە بێ لێ کۆڵینەوەکان زۆر ورتر بکرێت زۆربەی کاتەکان خێزانەکەن یا ئەو کەسێک لە خێزانەکە ئەو تاوانە بەرامبەر بە ژنەکە ئەنجامنەیە یاخود بەرامبەر بە کچەکەی ئەنجامەیە ئەو کوتیشم تاوانەکانیان ئەوەندە قورسنێکە کردویان لە قابلی ئەوە بێکە وژە ئەبێ هەموو لایەنەکان هەم پۆلیس هەم بە تایبەتی وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەرایەتی بە دوواداچوونی توموتیژی دژی ژنان و خێزانی هەیە ئەمانە هەموو پێکەوە بێکاری زیاتر و ورتر بکەن و هەروە تەوعیەشەوە کارێکی گرنگی حکوومەتە بە تایبەتی بەڕێوەبەرایەتی کاروباری یعنی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە زیاتر کار بکەن لەسەروی کام کۆمەلگای پێویستی بە وشیاری زیاترە بەرامبەر بە ژنان ئامار پەیوەندی نییە بەوەی کە کوشتن زیات بکایە زیات نەکات چکە ئامار بابەتێکی حەقیقیە لە ناوواقع کەسێکە کوژرێ ئەوە کرێتە ئامار و دانرێ و هەروەها ئەوستا بەڕێوەبەرایەتی بە دوواداچوون یا ڕوبڕبوونی توموتیژی خێزانی ئەوان هەیەن بوو بە 6 مانگ جارێ ساڵێک ئەو ئامارەیانیان نەخستە ڕوو بە تایبەتی کوشتنی ژنان جا ئەمە شاراوە نییە چکە لە ڕۆژێکا کە ژنێکە کوژرێ لە هەفتەیەکە هەموو یەکسەر هەموو ئیعلام باسی لێکا و ئەمە خۆی بۆ خۆی ئەگەر کەسانی پەیوەندیدار یاخۆ ڕێکخراوەکانی پەیوەندیدار بۆ ئەتوانن ئەو ئامارانە کۆبکەنەوە بەڵام بەکۆی گشتیەوە کاری حکوومەتە بێ باشتریشی لەسەر بکە مانایوێنێ گەر تۆ باست لە کوشتن کرد نەکرد کوشتن کەمەکاتەوە نەخێر ئەبێ کاری بۆ بکەوی کە کوشتنی ژنان کەم بکەیتەوە لەسەر شەرەف وەکۆی کە ئێستا هەیە تو ئیشی جددی بکەی بە دوواداچوونی جددی بۆ بکەی و هەروەها چەنەها بەرنامەی جددی لە ڕێگەی کەناڵ تەلەڤیزۆنیەکانەوە هەموو کەناڵانەوە بکرێ بۆ ئەوەی کە ئیش بکرێ لەسەرەوەی کە ژنیش ئەگەر هەر هەڵەیەکی کرمانایوێنێت دادگات هەیە ڕێکارە یاسایەکان هەیە بۆ ڕێکارە کاری لەسەر بکرێ نەک و شەخص خۆی بڕوە حەقی خۆی بکاتەوە.